سڵاتان لێبێ و کاتتان باش بینەران لە ئەڵقەیشتری بەرنامەی ئەڤڕۆ لە پرۆگرامێکی تازە جارێکتر پێتان دەگەینەوە لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی داخوازی خۆپیشاندەران و پرۆژەی لایەنە سیاسیەکان وەگەوەی دەبینین کە ناڕەزایەتیەکان لە ئاستی جیا لە هەرێمی کوردستان بەردەوامە لە بەرامبەر بەردەوامی قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری و دارایی. لە ئێستادا خوێندنەوەی جیاواز لەبارەی ئاراستەی خۆپیشاندەران وەروەها پرۆژەی لایەنە سیاسیەکان بۆ مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران و ئاراستەی خۆپیشاندەران هەیە. داخوازی خۆپیشاندەران و پرۆژەی لایەنە سیاسیەکان چیە لەمڕۆدا، چی لە داوای خۆپیشاندەران لە ئێستا دەخوێندرێتەوە، دەبێت چۆن سنوورێک بکێشین لە نێوان داخوازی خۆپیشاندەران و پرۆژەی لایەنە سیاسیەکان. ئایا گەڕانەوە بۆ بەغدا چارەسەرە؟ ئەی لە بەرامبەر ئەوە دەبێت چی بکرێ بۆ دەستکاری ئەم دۆخەی کە دروست کراوە؟ گفتوگۆیم تەوەرە لەگەڵ هەریەک لە بەڕێزان مامۆستانی زانکۆ ڕێبوار بابکەی کە لە ستودی سەرچەوە لەگەڵمانە و هەروە عەزیز عەبدوڵڵاه بەڕێزیشان لە ستودیەکان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانن. بە خێراتنی میوانام دەکەمەوە ئەم کاتتان باش. مامۆستا ڕێبوار لای جەناب تۆ دەست پێ بکەم، داخوازی خۆپیشاندەران و پرۆژەی لایەنە سیاسیەکان چی لێ دەخوێندرێتەوە؟ زۆر سپاس لە بنچینەیە ئەوەی کە لە ڕەوتێکی کۆمەڵایەتی موچەخۆری خوێندرێتەوە کە بزافێکی کۆمەڵایەتی لە چینی ناوەندا لە ئێستا هەیە و هەرچەند ئەمەکە ئەم بزافە و ئەم ڕەوتە لە ناڕازایی لە داواکاری پێشماوەیەکیش هەبوو و بە تایبەتی بتوانین بڵێن کە لە دوای سەر هەڵدانی قەیرانی داراییەوە تاوەکو ئێستا هەیە. بەڵام بە بۆچوونی من ئەوەی کە ئێستا هەیە بە وەتیرەیەکە ئەڕوە بە ئاراستەیەکە ئەڕوە کە زیاتر لە چوارچێوەی ئەم ڕەوتەیە یاخود لە کۆنتێکسی خوێندنەوەی کۆمەڵایەتیە خوێندنەوەیەکی سیاسی بەمەرامی فەرزکردنی کۆمەڵێک ئەجندا و هەروە بەمەرامی سەپاندنی کۆمەڵێک داواکاری حزبی بەشێک لە هێزوو لایەنە سیاسیەکانەوە خوێندنەوەی بۆەکرێ. ئەم داواکاریانە هەر هەمومان ئەزانین بە تێک ڕای ئاچین و توێژی ئەوەی کە لە دەسەڵاتە بە نوخبەی سیاسیەوە ئەوەشی کە لە هێز و گروپە سیاسیەکانەوە هاوڵاتیەکی ئاسایش هەر هەمویان ئەزانن کە ئەم داواکاریانە داواکاری ڕەوان. من خۆشم وەکو موچەخۆرێک یەکێک لە داواکاریەکانی من ئەوەیە کە موچەم شاک بکرێتەوە. بەڵام من بەش بە حاڵی خۆم هەرگیز دەرفەتی ئەوە نادەم کە هێزێکی سیاسیان چەند هێزێکی سیاسی لە پای داواکاری منەوە هەوڵ بدرێ کە تەوزیفی سیاسی لە داواکاریەکانی من بکە لەوەی کە لە ڕابردوو شکستێکی معنەوی شکستێکی سیاسی ڕوبەڕووی بوویەوە لە پرۆسەیەکدا بە ناوی حکوومەت هێرێمی کوردستان یان بە ناوی تەشکیلەی حکوومەت هێرێمی کوردستان یان ڕوبەڕووی شکستە ڕوبەڕووی بەشێک لە هێزە سیاسیەکان بۆ یان ئێستا ئەم شکستە ڕوبەڕووی مۆدیلی حکومڕانی هەرێم دەبێتەوە؟ لە بنچینەیە مۆدیلی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەر لە ساڵی 92 تاوەکو ئێستا بە هەزارەهان تێبینی من خۆمەکو مامۆستایەکی زانستی سیاسەکان لەسەری مێ مۆدیلێکی شکست خواردووە لە بنچینەیە. هەر وەکو چۆن مۆدیلی حیزبایەتی لە وڵاتی خۆمان مۆدیلێکی شکست خواردووە. تەواوی کایەکانی کۆمەڵایەتی سیاسی تەواوی زەواهری سیاسی بە تایبەتی زاهیرەی یاخود دیاردەی حیزبایەتی لە کوردستان دیاردەیەکی سەلیم و تەندروست و ناتوانین لەسەر بنەمایەکی زانستی خوێندنەوەی بۆ بکەی. بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتوەکان دیاردەی سیاسی وەکو دیاردەیەکی تازە لە سیاسەتی ناوخۆیە ڕکابەری ئەکەن، ناکۆکی هەیە، ڕکابەری ئەکەن، بەرنامە پێشکەش ئەکەن ئەوەی کە پەیوەست بێ بە سیاسەتی ناوخۆیە، ئەوەی کە لەبەرەی ئۆپۆزیسیۆن بێ هەمیشە هەوڵەدا کە بەرنمەیەکی تازە کۆمەڵێک خاڵی تیابێ کە لەوەی کە لە حکوومەت هەیە باشتر بێ بۆی کە خەڵکی بۆ خۆی ڕاکێشێ. ئەمە حاڵەتێکی ئاسایە. بەڵام ئێمە هەز ئەەکەین، من وەکو چاودێرێکی سیاسی هەز ئەەکەم کە ئەمە هەر لە ڕنگدانەوەی نییە لەسەر سیاسەتی ناخۆ یاخود ئەمە بەرهەڵسکاریەک نییە لە نێوان چەند هێزێکی سیاسی دروست بیان لە نێوان حیزبەکانە دروزە بێ لە پەیوەست بە سیاسەتی ناوخۆیە.
ئەوە ڕنگدانەوەیەکی نێگەتیڤیشی هەیە و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هەستی پێکرێ لە کای پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بەو مانایی ئەگەر دۆخێکی مەترسیدار هەڵومەرجێکی مەترسیدار کاتێک وەکو داعش بگۆڕێکی تازە لە کای ژینگەی دەرەوە دێتە پێشەوە دەبێتە سەرچاوە هەڕەشەی ئامێز بۆ سەر ئاسایشی نەتەوەی کوردستان تەمێت دیقەت دەدەی تێبینی ئەەکەی کە هێزێک یا چەند هێزێک ئەڵێن ئەمە سیناریۆیەکە لە سیناریۆەکان یعنی تەنانەت کۆکیش نین لەسەرەوەی کە ئێستا یاخود هەر دۆخێک بێتە پێشەوە لە ژینگەی دەرەوە سەرچاوی هەڕەشە بێ بۆ هەرێمی کوردستان لەسەر ئەمەش ناکۆکن ئەم ئیتلافی حکومڕانە کە پێشتر یعنی ئەم کابینیان پێکێنا ئێستا لە قەیرانی متمانە یعنی ئێستا ڕوبەڕووی دۆخێک بێتەوە متمانە لە مابینی ئیتلافی حکومڕان لەم دۆخەی ئێستاە کا دەبینین و لە لایشتر لە مابینی ئەم کابینەوە خەڵکیش لە جۆری تر لە متمانەدایە یعنی پێگەی خەڵک لە ململانەی لەکوێدایە پێگەی خەڵک لە پەراوێزایە لە تەنگەژەدایە پێگەی خەڵک خوێندنەوەی بۆ ناکرێت لە کاتێکدا بەپێی ئەدەبیاتی سیستەمە سیاسیەکانە باشترین پاڵپشت بۆ سیستەمی سیاسی ئەوەی کە پێ دەڵێن stability political stability بەرقەراری سیاسی جەماوەرە باشترین پاڵپشتی بۆ بەرقەراری سیاسی جێگیربوونی سیستەمی سیاسی هاوڵاتیانە بەڵام لە ئێستاە هاوڵاتیان ڕۆڵێکی پەراوێزیان یعنی ڕۆلی پەراوێزیان پێدەن خوێندنەوەی بۆ ناکەن داواکاریەکانیان بە هەندوەرناگیری ئەمە لە پای چییە ئەمە دروست هاوڵاتیان بەشدارن لە پرۆسی سیاسی لە بەشداری سیاسی لە کوردستانە ئەوەی ئێستا ئێمە دەیبینی هاوڵاتیان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەشدارن لەوەی کە پێڵێن تشکیلەی کابینێ بەو مانایی تەنیا لەوە چڕەکرێتەوە لە کاتی دەنگدانە بێگومان ئەمە یەکێکە لە سیماکانی بڵێن دیموکراسیەت و هەڵبژاردن لە کای هەڵبژاردنە کاکرێ بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەشدارن ئەوەی پێدەوترێ هاوڵاتی کارا هاوڵاتی ئەکتیڤ ئەم ژینگەیە دروستکەوە بۆی بەشدار بێ لە بڕێوەبردننی وڵات بۆی ڕۆڵی هەبێ نەخێر لە سیستەمی کاندیدکردن یاخود دەستنیشانکردنی کەسایەتیەکانە ئەمەش کە یەکێکە لە تێبینیەکانە ئەگەر بۆ نمونە کابینەی ئێستا لە 5 حزب پێک هاتووە خۆمانەزانین کە 5 حزب ئەم کابینەیان تشکیل کرد هیچ کاندیدێک هیچ کەسایەتیەک ئەگەر خاوەنی جایزەی نۆبڵیش بێ ئەگەر زانایەک بێ ئەگەر بیرمەندێکش بێ ئەگەر کەسێکی تەکنۆکراتێکیش بێ لە هەر بوارێک لە بوارەکانە ئەگەر کادری یەکێک لەو حیزبانە نەبێ ممکن نییە پۆستێکی بدەنێ چێ ئەوەی کە کاندیدی کەن بۆ پەرلەمانی کوردستان یاخود پۆستێکی بنێ لاچی لەوەی کە لە کابینەش دۆناڵد ترامپ کە بوو بە سەرۆکی ئەمریکا ئەوەی کە ئێستا کاندید کراوە بۆ وەکو ببێ بە ڕاوێژکاری ئەمنی لە کۆشکی ئیدارەی ئەمریکا لە سەردەمی ئێستای ترامپا کە لایەندەیە بێ بە سەرۆک بە شێوەیەکی ڕسمی لە دیموکراتەکانە کەسایەتی و تەکنۆکرات و لێهاتوویی و شارەزایی کەسایەتی لە وڵاتە پێشکەوتوەکانە استیغلالە کرێ پاش باگراوندی سیاسی بۆ ئەم ئیدارەیە زۆر گرینە کاتێکیش کە دێتە نێو پرۆسەی حکومڕانی هەوڵ ئەداوەکو کەسایەتیەک هەوڵ ئەداوەکو کەسایەتێکی کارە ڕۆلی خۆی ببێنێن نەکوەکو کەسایەتیەک کە بە ریمۆت کۆنتترۆلی حزبێکەوە زۆر باش دەگەڕێمەوە لە کاتێکە ڕۆلی جەماوەر لە پەراوێزدا بێ و ئەم ململانەیە بۆ بەرژەوەندی ذاتی بێ و ئەم مۆدیلە لە حکومڕانی کۆتایی پێهات بێ ئەی دەبێ خەڵک چی بکە لە بارودۆخێکی ئەوە دەگەڕێمەوە بەڕێز دەچمە لای بەڕێز عەزیز عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کاک عەزیز سڵاو لێبێ و ئەم کاتت باش دەمەوێت سەرەتا خوێندنەوەی ئێوەش وەربگرم لەبارەی داخوازی خۆپشاندەران و پرۆژەی لایەنە سیاسیەکان لە ئێستادا. سڵاو لە ئێوە لە بینەرانیشتان لە ڕاستیە داخوازیەکان ئەوەی کە دیارە داخوازی موچە زاڵە و جارجار با بڵێن ئەچێتە سەر ئەوەشی کە بیر لە بەدیلێکی تر بکرێتەوە وەکەوەی کە لە خۆپشاندانی پێشوە بینیمان کە خەڵک باس لە نوێنەرایەتی بەشداری نوێنەرانی دەستە ناڕازیەکانەکەن لە بەڕێوەبردننی سلێمانیا. بەڵێ لە ئێستادا مامۆستا عەبدوڵڵا گفتوگۆیەکە یعنی بە ئاراستەی مەبەستم لە ئاراستەی ناڕەزایەتیەکان بە ئاراستەیەک ڕۆیشتووە کە چۆتە ناو ململانەی ئیتلافی حکومڕان بە تایبەتی ناو ململانەکانی نێوان
پارتی لەلایەک ووە گۆڕان لەلایەکەوەی کە زەق بۆتەوە خوێندنەوە چیەوە ئەم مامەڵەی پارتە سیاسیەکان چ لەگەڵ چ هەندێک جار بەدەش چی لە ئاراستەی داواکاری خۆپیشاندەران دەگۆڕێ؟ لە ڕاستیە ئەمڕۆ دەرکەوت کە ئەو لایەنانە ناتوان کاریگەریان هەبێ ئەگەر تێبینیتان کردبێ لە چەند ڕۆژی ڕابردووە حملەیەکی ئیعلامی وا هەبوو کە خەڵک ڕازی بێ بەو هەڵبژاردەی کە بزوتنەوەی گۆڕان ئێستا کردوێتی بەهی خۆی کە گەڕانەوەیە بۆ لای عەبادی ویان ڕەبتکردنەوەی سلێمانیە بە بەغاوە دیارە ئەمڕۆ ئەوە دەرکەوت کە ئەم شیعارە کاڵ بوو لە چی دەرکەوت یعنی مەبەست لە چییە لە هەڵبژاردەیەکی لەسەر لافیتەی خۆپیشاندەرەکان چی لێ دەخوێندرایەوە لە شیعارەکان ئاشتی بەڵ هەر هەمان زۆربەی لافیتەکان هەمان لافیتەمان شیعارات بوو کە پێشتر هەبوو و شتێکی ئەوتۆیتیان نەبوو کە باس لەوە بکرێت کە خەڵک ئەو پرۆژەیە تەطبیق بکرێت کە پرۆژەی پەرلەمانتاری گۆڕان بوو و زودنەوەی گۆڕان بە ڕسمی وتیەوە پرۆژەی ئێمەشە تەوەقوع کرا ئەمڕۆ ئەو هەڵبژاردەیە زاڵ بێ بەسەر خۆپیشاندەرانەوە بێتە شیعاری سەرەکی بەڵام وا دەرنەکەوت لە ڕاستیە ئەمە بەو مانایە کە خەڵک بەدیلێکی تریان لا ڕۆشن بێ بەڵام خەڵک ئێستا ئەتوانی بە ڕسمی ئەمە بڵێ خەڵک بەدیلی نەهەولێر نەبەغایان هەیە خەڵک بەدیلی نەهەولێر نەبەغا بەڵام ئێستا تا ئێستا خۆیان خەڵک ئەزانن چیان ناوێت بەڵام نازانن مەبەست نەهەولێر نەبەغدا لە چییە مامۆستا عەزیز؟ بەڵێ ئەوەی کە بەڕاستی وا لە سلێمانی وا کەوتوێتەوە کە زۆربەی جونگەکانی دەسەڵات لای تا ئێستاش ئەمە زاڵە کە زۆربەی جونگەکانی حکوومەت لای پارتیە و خەڵک کاریگەری لەسەر ئەو جوگانەی دەسەڵات نییە و کاریگەریەکانی لە سنووری دێگەڵە تێ ناپەڕێت ئەمە بۆ خۆی جۆرێک ڕسمیەتی وەرگرتووە هەرچەند با بڵێن ئەمە زاڵە بەسەر خەڵکا کە پارتی بەرپرسیارەتی سەرەکی هەیە لەم دۆخەی کە لە سلێمانیا بەرقەرارە ئەکرێ بەڵگەشمان بوو ئەوە بێ ئەگەر بۆ نمونە پارتی ئەڵێ وان نییە یەکێتیش وایە با پارتیش بواری بە خەڵک بدایە کە خۆپیشاندانەکان بکەن و وەکو چۆن لێرە شعاریان هەیە خۆپیشاندانی بەردەوامیان هەیە ئازادن بەبێ ئیزن بەدان هزار کەس کۆ بێتەوە بە چەندین کیلۆمەتر ئەڕۆن کەواتە بۆ خۆی ئەمە زیاتر ئەو ئینە لای خەڵکی سلێمانی تۆخ ئەکاتەوە کە پارتی بەرپرسیاری یەکەمە تەنانەت نایاڵێ خەڵک چوار کەسیش کۆ ببنەوە ئەتراز بەم دۆخە بکەن پێ وایە دەبێت لە نێوان نایەک کە نابێ نەبوو هەولێر و نەبوو بەغدا دەبێ ینی بژاردەی سێم لە ئێستا بە تێگەیشتنی ئێوە چییە؟ بە بڕای من هەر ئەو مشاهداتانەی کە بەڕێز مامەستا خۆی باسی کرد کە پێگەی خەڵک لە پەراوێزدایە و ناڕاستەوخۆ بەشدارن و ژینگەی هاوڵاتی ئەکتیڤ بەرقەرار نەکراوە ئەمانە هەمووی حکمی گەورن لە ڕاستیە بوون بە مشاهداتێک کە هەموو کەس بیبینێت و ئەمە مەترسی ئەوەی هەیە کە خەڵک بەم شێوەیە بەرەو ئاشوبی کۆمەڵایەتی ببات کە کاتێک بەدیلێکی تر نەبێ خەڵک بەدایان هەزار ئەڕژێنە سەرجادە بە بێەوەی هیچ بەدیلێکیان هەبێ و بەم شێوەیەش حساب کرێ بەڵام لە سلێمانی ئەم ژینگەیە خەریکە بەهۆی خۆپیشاندانەکانەوە دروست بووە کە خەڵک ئەتوانێت بەبێ ئیجازە خۆپیشاندان بکات و خەڵک بیر لەوە بکاتەوە کە بەشداری بکاتە زەمینەی ئەوە هەیە کە بەدیلێکی تر تەرح بکرێ و ئەو وەزعێتەی کە 25 ساڵ ئیشی لەسەر کراوە بۆ لێکترازاندنی خەڵک لە یەکتر لەم خۆپیشاندانەکانە دەرکەوت کە خەڵک ئەیانوێ ڕێگاچاری جەماعی هەڵبژێرن هەر بۆیە بەدیلێکی تر احتیمالی هەیە کە بەدیلی بەشداریکردنی نوێنەرانی دەستە ناڕەزایەتیەکانە لە دەسەڵاتیەکە کە با بڵێن وەکو پرۆژەیەک ئێمە تقریبان دامان ڕشتووە باسی کردووە مەبەست لەمە چی ئەگەر زۆر بە کورتی باسی پرۆژەکەی بەڵێ کە لە ماوەی ڕابردوو لەلایەن بەشێکی زۆر لە مامۆستانی جامیعەیش پاپشتی کراوە لایەن دەستەی بەڵێ مەبدەئیەن ئەوان بەدەستیانەوە گرتووە و بەتەمان با بڵێن بە شێوەک لە شێوەکان لە ڕێگای پەیوەندیەکانمانە لە ڕێگای ئەعلامەوە ئێمە ئەم پرۆژەیە بە خەڵک بناسیێنین وەکو ئەرکێکی زانستی و مێژووی خۆمان وەکو مامۆستایانی زانکۆ کە ئەبینین
کێشە لە هێزان نییە بۆ منە کێشە لە پرۆژایە هێزێکی وەکو گۆڕانەوە تا پرۆژەیەکی ناکارساز نازانستی ئەتوانم بڵێم وا تەرحەکات کە خەڵک پێی رازی نییە و ئەبینین پرۆژەی یەکێتیش ملدانە بە مۆزعێتە و گوێنەدانە بەوەی کە چی ئەگوزارێ و پرۆژەی پارتیش بۆ خۆیەوەتانە خۆی بە هەموو شێوەیەک مەسئولیەتی خۆی بەرامبەر بەم دۆخە نیشانەدا تەنانەت لەوەی کە ناڵێ خەڵک اعتراض بکە ئەمانە هەمووی کەواتە کەس مەسئولیت نیشانەدا یان مەبەست لەوێ پارتی مەسئولیت نیشانەدا یان مەسئولیت نیشان نادا پرۆژەکەی ئێمە مەسئولیت نیشانەدا لە دروستکردنی دۆخەکە مەبەستمەوەی کە ئەو مەسئولی هەموو مشاهداتەکان ئەوە سەلمێنێک کە پارتی مەسئولی یەکەمی ئەم دۆخەیەکە لە کوردستان ئاگوزارێ وەکوتم بەسیتترین ئەوەیە کە نایڵێ خەڵک اعتراض کا بەمان ئەگەر یەکێتی و گۆڕان توانی بێتیان تووڕێی خەڵک ئاراستەی پارتی بکەن پارتی ئەگەر خۆی بە مەسئول نەزانێ بۆ ڕێگە نادا خەڵک خۆپشاندان بکەن قسەکەی من لەسەر ئەمەیە و هەروەها یەکێتیش جۆرێک لە جۆرەکان چاوەڕوانی ئەوەیە کەواتە بخۆن ئەمە مانایەوە نیە هیچیان مەسئول نین بەڵام کەسیان پرۆژیان نییە بۆ ڕزگاربوونی ڕزگارکردنی خەڵک لەم دۆخە ئەمە زۆر مەترسیدارە ئێمە ئەزانین کە لەم دۆخە حکوومەت لە پشتی خەڵک کشاوەتەوە لە پشتی ئینسان کشاوەتەوە تەنانەت ئیشی شەکە معاشەکەی نایاتێ ئەمە کشانەوەی لە پشتی خەڵک دەسەڵات لە پشتی خەڵک کشاوەتەوە لە خزمەت گوزاریەکانە لە خەستەخانەکانە لە پەروەردەکردن و خوێندنە ئەمە ئینسان بە تەنیا ئەهێڵێتەوە کەواتە ئەگەر حەلێکی فەردی هەبێ حەلی فەردی ئینسانەکانەوەی بە دوای ئیشی ترا بگەڕێن کە ممکن نییە دەست بکەوێت بە دوای ڕزیلی باش مامۆستا عەبدوڵڵا مامۆستا عەزیز لەم باردۆخەی ئێستا کە دروست بووە هەرێمی کوردستان بەڵێ فەرموو ببوورە بەڵێ بە بڕای من ئەمە ئەبێ پڕکرێتەوە چونکە بەم شێوەیە ئەگەر پڕکرێتەوە خەتەریاتی لەسەر کۆمەڵ زیاترە بێ و دەستبردن بۆ حەلی فەردی بڵێن سلبی زۆر زیادەکە هەر ئێستا لە ئاوێنا شتێک باسێک لە ژنێک کراوەکە لەبەر ناچاری بۆ بە قاچاقی موادی مخەدر و باندە تیرۆریستەکان بەهێز دەکە ئەمە ئینسانەکان بە تەنیا بێڵێتەوە بەرامبەر بە مشکیلەکانی زۆر خەتەرە کەواتە ناچاریەک هەیە ئەبێ ئێمە وەکو مامەسانی زانکۆ لە ڕووی زانستیەوە دەرکمان بەمە کردووە کە ئەبێ خەڵک دەست بۆ حەلی جەماعی ببە خۆپشاندانەکان ئێمە بۆیە بە گەرمگوڕی بەشداری تیاکەین خەڵک هاان ئەدەین بەشداری تیا بکە لەبەر ئەوەی بووە بە شوێنێک بۆ دەستبردن بۆ حەلی جەماعی و کاریگەری هەبووە لە نزیک ئینسانەکان لە یەکتر پێ وایە لە ئێستادا بڵێ دەگەڕێمە وڵات بۆی کە ئەم پرۆژەی ئێوە تا چەند هاوڵاتی کارایی کوردستانی و بەشداری سیاسی لە چه ئاستێکە بەشداریکی سیاسی فعال دێنێتە کایەوە و تا چەند زمینەی یعنی هێنانە پێشەوەی پرۆژەیەکی ئاوا هەیە دواتر دەگەڕێمە وڵات مامۆستا ڕێبەر پرسیاری ئەوم کردبوو لە بەرامبەر ئەم هەڵومەرجەوە ئەوانەی جەنابەت ئاماژەت پێ کرد کە ئەمە متمانەی حکوومەت و حکوومەت و هاوڵاتی بێ و ئەمە پێگەی هاوڵاتی بێ لە ناو حکومڕانی بە تێگەیشتنی ئێوە کاتی ئەوە نەهاتووە یعنی بژاردەی سێم بخرێتە ڕۆ یان چارەسەر چیە لەم دۆخەدا لە ڕاستیە ئەگەر ئێمە دیقەت دەین لە ساڵانی پێش ئەوەی کە بزودنەوەی گۆڕان لە هەناوی یەکەتیا لەدایک بێ مۆدلێک هەبوو لە نێوان پارتە سیاسیەکانی کوردستان ینی بە دەقیقتر لە نێوان پارتی و یەکەتی ئەمە مۆدلێک بوو کە لە ئەدەبیات و فەرهەنگی بەشێک لە لایەنە سیاسیەکانەوە بوو بە بەشێک لە فەرهەنگی هاوڵاتیانی کوردستان ناویان نێوان مزدەوژین نێوان دوو کەوانە 50 بە 50 مۆدیلی 50 بە 50 ئەوەی کە 50 بۆ پارتی بێ لە 150 لە 100ش بۆ یەکەتی بێ ئەم مۆدلە تێبینیەکی زۆری دروست کرد لایەن خەڵکو و هەروە لەلایەن ئەوانەی کە لە دەروەی بازنەی حکومڕانیەتی ئەم دوو حیزبن کەەوە ئەم مۆدلە ئەبێ بەسەر بچێ لە ڕاستیە ئەمە هەرچەند کە ئەم مۆدلە دەستکەوتی گەورەشی بەدی هێنا لەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە پێگەیەکی سیاسی و ئیداری لە چوارچێوەی دەستوری عێراقی بۆ تەبەنی کرد و هەروە ئاسایشی هەرێمی کوردستانی پاراست قۆناغی پۆست شەڕی ناوخۆی بەزاند کۆمەڵێک دەستکەوتی لەسەر ئاسی نەتەوەی بەدی هات بەڵام بە ئەم بۆ چوونم بگەینم ئەم مۆدلە لە 50 بە 50 جۆرێک لە ئەو هێزانەویان ئەو پارتانەی کە لە دەرەوەی ئەم مۆدلە بوون
ئاماژەی سیاسیان نرد مسیجی سیاسیان بۆ هاوڵاتیان و قەواعدی جەماوەریان نرد کە ئەم مۆدلە مۆدلێکی گەندەڵیە ئەم مۆدلە مشەخۆر دروستەکە ئەم مۆدلە دوو ئیدارەی دروستەکە کۆمەڵێک لەو مبەڕاتانە وای لێ هات کە ئومێدێک هەبێ لای خەڵک کە بیر لە بژاردەی سێم بکە یا بیر لە مۆدلێکی تازە بکاتەوە کە بزوونەوەی گۆڕان لەدایک بوو بە کۆمەڵێک دروشمی گەورە هاتەکایی سیاسی و هاتە نێو مەیدانی سیاسی کە خەڵک ئومێدی ئەوەی بەشێک لە هاوڵاتیان ئومێدی ئەوەی لەسەر هەڵنجی لەسەر دروست کرد کە بزودنەوەی گۆڕان مۆدلێکی تازە دروستەکە لە شێوەی لە فۆرمی حکومڕانیەت لەرێمی کوردستان لە دەرەوەی گۆڕان بکە لێرە نەبی بەڵام من بە ئەو پرسیارە بکەم بەڵام بۆچوونی خۆم نەگەیان بم دەگەڕێمەوە لەسەرم بابەتە ئەمەی ئێستا ئێمە ڕوبەڕووی بوونێتەوە ئەمە شکستی بزوتنەوەی گۆڕانە یان شکستی ئەم مۆدیلەیە کە پارتی و یەکێتی بە پلەی یەکەم باڵا دەستن و هەموو بوارەکانیان تێدا احتیکار کردووە بزودنەوەی گۆڕان لە ئەدای سیاسیەوە شکستی هێنا بەڵام بزودنەوەی گۆڕان وەکو ئەوەی کە باسم کرد ئەو ئومێد بەخشە نەبوو کەەوەی کە خەڵکی چاوەڕێیە کرد بزودنەوەی گۆڕان کە هات درێژە پێدەری هەمان مۆدل بوو لەبری ئەوەی کە دوو هێز لە دەسەڵاتە کێکەکە بەشنەوە بزودنەوەی گۆڕانەتی وتی منیش بەشی خۆمەوێ لە ڕێک لە مۆدیلی حکومڕانی لە حکوومەتی خۆجی لە سلێمانی ئەمە زۆر بەزەقی دیارە نیوەی ئیدارەی سلێمانی لە فترەیەکی زەمەنی بۆ یەکێتی بێ و نیوەکەشی بۆ گۆڕان بێ هەمان ئەم مۆدلە دووبارەکرەوە لە ئێستاە هاوڵاتیان یاریمی کوردستان گەیشتە ئەو قەناعەتەی ئەو بیر و باوەڕەی کە ئەم مۆدلەی کە هەیە وەشی کە بزودنەوەی گۆڕان ئومێدێکی دا بە خەڵکی کە نەیتوانی سەرکەوتن بێ هیچ بژاردەیەکی دیکەیان لەبەردەم نەماوە کە ئومێدی پێبەنیان کاری بۆ بکەن ڕێکخراوە کۆمەلگای مەدەنی و هەروەخ کەسانی نوخبەی ڕۆشنبیر لە وڵاتە کەسانی بڵێن نابەرپرس یاخود کەس ئەو کەسانی کە لە دەرەوەی کاراکتەری سیاسی هێزەلانە سیاسەکانن لە ئێستاە تا ئەو ئەندازەیە ڕەشببینن کە هیچ مۆدلێکی تازە هیچ مۆدلێکی نوێ هیچ فۆرمێکی دیکە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەرپا نابێت بۆ یەک لەبەرەوەی کە وەکو باسم کرد لە بنچینەیە سیستەمی حیزبایەتیە لە هەرێمی کوردستان سیستەمێکی شکست خواردووە بەو مانایە کە حیزبێک دەسەڵات دەگرێتە دەست ڕەبعی ئەوەل چوارگۆشەی یەکەم بەپی ئەم خوێنەوەی ئێوە بێ ئێستا هەرێمی کوردستان جارشکە دەگەڕ ینی سەرڕایەوەی وتت هەندێک شت بەدەساتووە بەڵامەوەی ئێمە دەیبینین هەرێمی کوردستان ناگەڕێتەوە چوارگۆشەی یەکەم لە فۆرمی حکومڕانیە لە فۆرمی حکومڕانیە هەرێمی کوردستان هەر لە چوار گۆشەی خۆیەتی ینی هیچ پەرەسەندنێک نەبووە لەسەر شێوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ یەکە ئێمە بڵێن گەڕاوەتەوە چوار گۆشەی یەکەم سەرڕای ئەوەی کە وەکو باسم کرد دەستکەوتی گەورە هاتۆتە دی نە ئەو حیزبەی کە لە دەسەڵاتە ئەتوانێ وەزیفەی خۆی بگەێنێ کە پێڵەن تۆ لە دێگەڵە زیاترەوە بۆت نییە تەدەخولی زوونی سەوزکەیەوەی کە مامۆساش ئیشارەتی پێدا ناوەشی کە خۆی بە ئۆپۆزیسیۆن ئەزانێ وەزیفەی خۆی بە شێوەیەکی تەندروست ئەگەێنێ بۆ نمونە دۆخی ئێستا عەفو بەس بە ئەو بۆچوونم بگەینم شێوەی حکومڕانی ئێستا پێم وایە تۆزێک مەترسیدارترە تێبینی زیاتری هەیە لەوەی کە لە مۆدلی پارتی و یەکەتی ففتی بەفتیەکەیە ئەوەی کە ئێستا هەیە ئەو حیزبانەی بزودنەوەی گۆڕانی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیش کە لە هەفتەی شوباتە ئۆپۆزیسیۆن بوون ئێستا کاراکتەرێکی سەرەکین لە تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینێشتم و بەشێک لە جومگە سەرەکیەکانیان لە دەستە یاخود بەشێک لە دەسەڵاتیان لە دەستە لە ڕێی نوێنەرەکانیانەوە کە بەشداریان کردو هەروە لە ڕێی گەڵاڵەکردنی بەرنمەیەکی سیاسی بۆ تشکیلی ئەم کابینەیە جۆرێک لە نیفاقی سیاسی جۆرێک لە ئزدیواجیەت لە مامەڵەکردن و لە هەڵسوکەوتن لەگەڵ شەقامە ئایکەن بۆی کە بەشێکیان کە لە حکوومەتن و بەشێکیشیان هەر لەم حزبەیە یاخود ئەم حزبە پێیەکی لە حکوومەتەوە پێیەکیشی لەگەڵ ئۆپۆزیسیۆنە کە ئەمە فۆرمێکی زۆر نامۆیە لە هیچ وڵاتێکی دواکەوتوو تەنانەت لە ئەفریقا و لە ئاسیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم جۆرە فۆرمە نابینەوەی کە ئێستا لە کوردستان یعنی خەڵک بێخاوە لە چوڕێکەوە بڵێن بێخاونە بۆ مانایی کە هەڵومەرجی ژیانی خەڵک دەبینی لە هەڵومەرجێکایە
و شیرازەی ژیانی کۆمەڵایەتی و ئەو لاموبالی حکوومەت لە هەڵنەگرتنی بەرپرسیارەتی هەیە و لە زۆنێکە وەکەوەی دەوترێ خۆپشاندا نەکرێت لە لەلایەکەی تر ڕێگا نادرێت تعقیداتی زۆر هەیە و ئەم مزایداتە بەسەر خەڵک دەکرێتن کەواتە خەڵک ئێستا یعنی کەسێک نییە خاوەندیارەتی بکەوە داکۆچی لە مافەکانی بکە. وڵی من حەزەکەم لێرە یەک تێبینی بە خەمەڕوو یا یەک چارەسەر بە خەمەڕوو من لەگەڵەوەم کە خەڵک خۆپێشانبان بکە داوای مافەکانیان بکە بەڵام ئەبێ کۆمەڵێک دروشمی واقعی تر بەرز بکرێتەوە بۆ نمونە ئەوەی کە ئێستا لە سلێمانی ئەو خۆپێشاندانە لەبری ئەوەی کە خەڵکی ناڕازی داوای لە حکوومەتی هەرێم بکە کە مافەکانیان دەستە بەر بکە و موچەکانیان دەستە بەر بکە پاڕاستە و خۆ داوای لە حکوومەتی خۆجێی سلێمانی بکە ئیدارەی سلێمانی بکە کە ئەوان موچەکانیان بۆ دابین بکە ئەزانی بۆچی لابەری لە بەرامبەر خۆپشاندن من پێم وایە دەسەڵاتی پارتی وەکوی کە بەڕێزە لە سلێمانی ئاماژەی پێکرد هەر لە سنووری دێگەڵات تێناپەڕێ ئەزایی چۆنە یەکێک لە دەرهاوێشتەکانی شەڕی ناوخۆوە ئیتفاقی استراتیژی نێوان پارتی و یەکەتی ئەوە بوو کە تاوەکو ئێستا ئەگەر لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە هەیاکل و جونگەکانی دەسەڵات بە شێوەیەک لە شێوەکەم فۆرم کراوە لە چوارچێوەی حکوومەتێک بە ناو هێرمی کوردستان بەڵام لە بنچینەیە هەندێک لەو کانەوەکو خۆی ماوەتەوە بۆ نمونە کای دارایی گومانیتیان نیە کە داهاتی سلێمانی بەرهێزێکی سیاسیەکەوێت کە لەوێ دەسەڵاتدارە داهاتی هەولێریش بەرهێزێکی سیاسی کە لە هەولێرە دەسەڵاتدارە بۆ ئەوەی بەس وەکو چارەسەرێک بۆمی کە ئەم پرسە چارەسەر بکرێت بەڕای من باشترین چارەسەرەوەیە کە لامەرکەزیەتی دارایی نەک لامەرکەزیەتی سیاسی ویداری لامەرکەزیەتی دارایی بەرپا بکرێت بۆ ئەوی کە لەسەر داهاتی سلێمانی موچەی فەرمانبەرانی سنووری سلێمانی دابین بکرێەوە لەسەر داهاتی هەولێر و دۆکش موچەی لەم حاڵەتە هەردوو حزبەکە بەڵکو هەرسێ حزبەکە بە پارتی و یەکەتی و گۆڕان چکە ئێستا گۆڕانیش بەشێکی ئەم ئیدارەی لە دەستە و بەشێک لە داهاتی سلێمانیش ئەشێ بۆ خەزینەکانی بزودنەوەی گۆڕان پارتی ناچارەکە لە ئیدارەی هەولێر دۆ کە موچەکانی دابین بکە و هەروەها یەکەتی و گۆڕانیش ناچارەکرێت لە سلێمان کە موچەنە دابین. مامۆستا عەزیز تێگەیشتنی ئێوە چی بوو لەبارەی ئەو پرسیارەی کردم کە لەم هەڵ و مەرجەکە ئەمە دۆخەکەیە و ئەم هەڵ و مەرجەی کە دروست کراوە ڕۆڵی هاوڵاتی کە لە ڕۆڵێکی پەراوێزایە ئەم پرۆژەی ئێوە خستۆتانە ڕووە ئەوەی لە ناو خۆپشاندەران باسیەکان تا چەند یعنی وەڵامی و پرسیارە دەداتەوە کە مامۆستا ڕێباروتی یعنی چارەسەری واقعی بخرێتە ڕوو ئەمە تا چەند هاوڵاتیکی کارات دروستەکە و دەسەڵات دەگەڕێنێتەوە بۆ خەڵک. بەڵێ دیارە من سەرەتا ئەمەوێ کۆمەتێک لەسەر ئەو چارەسەرەی کە دکتۆر ڕێبوار ئیشارەی پێکرد گوایە داوا لە ئیدارەی سلێمانی بکرێت و پارتی لە هەولێر با بڵێن حەلی موشکیلەکە بکات و لە سلێمانی یەکێتی و گۆڕان و حیزبە ئیسلامیەکان بە بڕای من ئەمە هەمان شتە یعنی تۆ با بڵێن ئەگەر قەڵەمێک بکەی بە دوو بەشەوە بەشێکی قەڵەمەکەی یعنی ئەمە مەسەلەکە ناگۆڕێ ئەگەر ئەم کێشەیە ڕیشەی تری هەبێ ڕیشەکە هەرمێنێتەوە بە بڕای من ڕیشەکە ئاگەڕێتەوە بۆ پرۆسەیەکی کە دەسەڵاتدارانی مەحەلی لەگەڵ بانقی جیهانیان نەخشیان بۆ داڕشتووە ئەمە لەلایەکی ترەوە تۆ ئەگەر ئەم پارەیەوەکو خۆت پێشترڵی هەروار ڕێکەوتوە ئیتر ئەمە حەلەکە ئێستا لەکوێ ئەبێ کە تۆ بڵێ پارتیهی هەولێر بدا و پێش خۆت ئیشارەت پێکرد کە ئەو دارایی لە هەولێر هەیە لای پارتیەوەشی لە سلێمانی هەیە لای یەکێتیە با بڵین خۆ ئەگەر گۆڕانونیش بەشداری بکەن تەسەور ناکەمیش لە مەسەلەکە بگۆڕێەوە ئەو جوابە ناداتەوە کە جەنابیان سەرەتاوە باسییان کرد کە هاوڵاتی ئەکتیڤ دروست بکە هەر بۆیە بە بڕای من ئەو پرۆژەی ئەو پێشنیارێکە نازانستیە بەداوای لێبوردنەوە پێشنیارێک نییە کە بتوانێت ڕێگایەک بۆ دەربازبوون لەم قەیرانە دەربکات پێشنیارەکەی ئێمە چییە پێشنیارەکەی ئێمە مشاهداتێک ئیجازە بە ئیشارەی بکەمەوە بەشێکی جەنابیشتان ئیشارەتان پێکرد شیرازەی ئابووری و بەڕێبردنی کۆمەلگا لێرە تێک چووە دووەم متمانن نەماوە لە نێوان دەسەڵات و تەنانەت لە نێوان نوێنەرانی خەڵک و خەڵکیشە جۆرێک بێمتمانەی دروست بووە هەروەها تەواوی ناڕەزایەتەکان تا ئێستا جواب وەرناگرن ئەم مشاهداتانە
پێویست بەوە ئەکا کە دەست بۆ حلێکی واقعی ببرێ ئەو حلێکی ئێمەڵی حلێکی زۆر زانستیە کە ئەویش سندوقی دارایی شاری سلێمانی دروست بکرێ بە مەبەستی کۆکردنەوە و خەرجکردنی داهاتەکان و بەکارێنان بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران و دابینکردنی خزمەتگوزاری. ئەمە بەڵام سیر فەرقەکەی چییە؟ ئەمە دیسان نادرێتەوە دەستیەکێتی و گۆڕان با بڵێن لە ئیداری ئیسلامانیە یا حزبە ئیسلامیەکان. ئەمە نەقسێکی هەیە. دڵنیام دکتۆر لەگەڵما ئەبێت لەماکە باس لە ئەوە بکەین تەدەخلی خەڵک بکەین. ئێمە فرسەتێکمان بۆ ئەم تەدەخلە کردوێتەوە لە ڕێگای ئەوەی کە ئێستا خەڵکی سلێمانی بە شێوەیەکی گشتی تەدەخل ئەکەن ڕۆژانە کە دێن بۆ خۆپیشاندان جۆرێکە لە دەخالت لە چارەنووسی خۆیانە. من حەز ناکەم و خۆپیشاندانانە بە کەم بگیرێەوەیان ئیتیهام بکرێ بۆی کە دش بەلایەنێکە. خۆپیشاندانەکان زۆر وشیاری نیشان ئەدەن و مەسئولانن و ئامانجدارانن و ئامانجی چینایەتی خۆیان دیارە کە داوای موچە ئەکەن داوای ئاڵوگۆڕەکەن لە ئیدارە. لەبەرەوە پێویست ئەکا نەقسێکی ئەوەی کە ئەم جاکردنەوە ئەگەر بکرێت سلێمانی جا بکرێتەوە ئەبێ سەمامی ئەمانێکی بۆ دابنرێ. ئەویش چییە؟ نوێنەری دەستەکانی ناڕزایەتی. ئەو لە هەموو شوێنێک ئێستا ناڕزایەتی خۆی ڕێک خستووە لە زانکۆ بیگرە تا خوێندنگاکان تا دائیرەکان هەمووی دەستەی ناڕزایەتی خۆی هەیە. ئەم دەستانە ئەکتیڤترین کەسەکانن بەرپرسیانەترین کەسەکانن کە هاتوون خۆیان ڕێک خستووە بۆ ڕێخستنی خۆپیشاندانەکان بەو شێوازی ئەیبینین و ئومێد بەخشانە ئومێد بە خەڵک ئەبەخشن کە بگاتە چارەسەرێک. کەواتە ئەو پێشنیارەی ئێمە ئەو سنووقە دروست ئەکرێت ڕەنگە لەگەڵ زۆر لایەنە ئێمە لەما موافق بین و اینێکمان نییە کە ئیداری سلێمانی ئەگەر جیاکرێتەوە بەڵام نابێ بدرێتەوە دەست یەکێتی و یەکێتی و بەڵام لەبارەی نوێنەرایەتی دەستە ناڕزایەتیەکان مامۆستا عەزیز لەبارەی نوێنەرایەتی دەستە ناڕزایەتیەکان ئێستا ڕەنگە پرسیاری ئەوە بکرێت نوێنەری خەڵک بریتیا لەوانەی کە لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژێردرا پێ بکەم. بەڵێ 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 ئێمە ئەمانەمان لا نەداوە. ئێمە نامانەوێت بکەینە تەسادم لەگەڵ هەر کەسێکە کە ئیدعای ئەوە کاکە خزمەتی قەیرانە چارەسەر بکە. وەکوتم ئێمە پرۆژەیەکی زانستیە بە شێوازی زانستی توانین دیفاعی لێ بکەین. لەبەرەوە ئێمە ناکەوینە بەرامبەر کەسێک دوور ناخینەوە کە بێ بەڕاستی بە شێوەیەکی زانستی ئەم خەڵکی سلێمانی لانی کەم کە ئەوەی کە ئێستا بابرین هاتوۆتە مەدان ئیستفتای کردووە کە هەموو حیزبەکانی تا ڕادێک پێڕەفزە پرۆژەی هەموو حیزبەکانی پێڕەفزە و ئەوێ بەدوای پرۆژەیەکی حەلێکی ترا ئەگەڕێ. ئێمە ئەمانەوێت ئەو ئەنجومەنی سەرپەرشتیاری سنووقی شاری سلێمانی پێک بێت لە نوێنەری دەستەکانی ناڕزایەتی لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ هەموو ئەندام پەرلەمانەکانی شاری سلێمانی کە ئەمانە ئەرکی سەرپەرشتیاری سنووقەکە بن لە پێناو پابندبوون بە شەفافیەتەوە کار بۆ فرانکردنی دەستەکە و یعنی مامۆستا عەزیز ئێوە چی لە هەولێر و چی لە دۆکەکەن ئیداری سەرپەرشتی ئەم سندوقە و خەڵک بکە هەوڵ بدا لە گەڕەکەکانیش نوێنەر هەبێ لەو شوێنانەشی کە تا ئێستا نوێنەری خۆیان نییە خەڵکێک نەهاتوێتە مەدان بڵێ من ئەمەوێ چارەسەری ئەم کێشەیە بکەم ئەمانەی تیاگ بە بڕوای من ئەگەر خەڵکی سلێمانی بیانەوێ ویان بابرێن هەر کەس بیەوێ هەر لایەنێک بیەوێ خەڵکی هەولێر و دوهۆک لەو محنەتەی لەو نەهامەتی ئەقسادی کە ئێمەشتیایە هاوبەشن لەگەڵ ئێمە ڕزگاریان بێ زائیدن لەو بێدەنگێش ڕزگاریان بێ ئەبێ نموزەجێکی جوان لە سلێمانی نیشان بدرێ نەک ئەوەی نموزەجێکی خراپ نیشان بدرێ بەمە تاپۆی هەولێر و دوهۆک زیاتر تازە بکرێتەوە بۆ پارتی ئەو نموزەجانەی تر بە بڕوای من ئەوەی کە خەڵکی سلێمانی نموزەجی خراپتر بخرێت پرۆژەی خراپتر بخرێتە بەردەسی بە دیوێکی ترە ماناکەی ئەوەیە کە هەولێر و دوهۆک بێدەنگ بنەوە تا ئێمە حەلەکەمان هەر ئەوە نەبوو بەڵام حەلی واقعی حەلێکی پێشڕەوانە حەلێک کە بتوانێت خەڵکی هەولێر و دوهۆک لە نەهامەتی اقتصادیەکان کە ئێستا تێکەوتون لە نەبوونی ئازادی ڕزگار بکە ئەوەیە لە سلێمانی نموزەجێکی جوان نیشان بدرێ و من دڵنیام ئەو کاتە خەڵکی هەولێر و دوهۆک ڕازی نابن چونکە خەڵکی هەولێر و دوهۆک ناحەقیان هێتا ئێستا خۆپیشاندانەکان نەیتوانیوە ئەو استفادەیە بکا کە خەڵکی هەولێر و دوهۆک بڵێن استفادەی هەبوو کاست خۆش مامۆستا عەزیز کاتی بەرنامەکەم کەماوە دەگەڕێمە وڵات دوا پەیامی ئێوە وەرەگرم دەگەڕێمە لە دوا پەیامە لێ وەرەگرم مامۆستا ڕێبەر یعنی تێگەیشتنت چییە کە ئێمە
چی بکرێ بە ئەوەی هاوڵاتی کارا دروست بێ و هاوڵاتیەکە نەتەنیا یعنی ئێمە ئەم دیموکراسی هەیە لە دیموکراسی سیاسی چڕ کراوەتەوە دیموکراسی سیاسیش لە هەڵبژاردن لە 4 ساڵ جارێک بەو هەموو وەسائل و ئیعلام و بەو ئیستیغلالکردنی حکوومەت پارتە سیاسیەکان خەڵک وا لێ دەکەن کە دەنجیان پێ بدێ ئەم ڕێگایە بینیمان ئەمەی بەرەمێنە دەبێت چی بێوە چۆن هاوڵاتی کارای کوردستانی دروست بکرێ خوێندنەوەت بۆ تێگەیشتنەکانی مامۆستا عەزیز من پێشەوەی وەڵامی بەڕێزت دەمەوە حەزەکەم چەند تێبینیەک بە شێوەیەکی خێرا لەسەر ئەوەی کە بەڕێز لە سلێمانی تەرحی کرد مامۆستا عەزیز خۆی باز لەوەکە کە پێشنیارەکەی من گوایە کە زانستی نییە ئێمە باز لە زانستی فیزیا و کیمیا و پزیشک ناکەین تاوەکو پێشنیاری زانستی بخەینەوە و باز لە تیۆر ناکەین بەڵکو باز لە واقعەکەکەین کە ئێستا هاتۆتە پێش پێویستی بە کۆمەڵێک چارەسەری واقعی دەستوری مەوزوعی هەیە نەک پێشنیاری زانستی ئەمە یەک دوو باز لە سندوقی داهاتی سلێمانیەکە ڕێک ئێتەوە سەر بۆچوونەکەی من کە من باسی لامەرکزیەتی دارایی مالیەکەم ئەگەر باسی سندوقی داهاتی سلێمانی بکەی کەواتە بێ باسی لە سندوقی داهاتی هەولێر و دۆکیش بکەین ئەمە خۆی لە خۆیدا لە بنچینە لامەرکزیەتی مالیە ینی بە شێوک لە شێوەکان هاتەوە سەر هەمان بۆچوونی من ئەمە دوو تێبینی سێەم ئەوەی کە بەڕێزە بازەکە لەوەی کە خەڵک بە شێوەیەکی ڕاستە و خۆ سەرپەرشتیاری ئەم سندوقە بکە ئەمە تۆزێک ئەستەمە واقعی نییە لەبەر ئەوەی خەڵک بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەشدارن لە دروستکردنی حکومڕانیەت و دەسەڵات لە کوردستانە خەڵکی سلێمانی بەشدار بووە لە دروستکردنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگای نوێنەرەکانیانەوە لەم حاڵەتەیە ئەتوانن نوێنەرەکانی خەڵکی لە پارێزگای سلێمانیە سەرپەرشتی ئەم سندوقە بکەن بەڵام کێشەی سەرەکی چییە؟ ئایا دەسەڵاتدارانی ئیدارەی سلێمانی بە یەکێتی نیشتمانی کوردستان و بە بزودنەوەی گۆڕان شەفاف بن لەگەڵ نوێنەرەکانی خەڵکی لە ئەنجومەنی پارێزگەکان ئەمە خاڵێک دوو ئەم داهاتە ئەدەن بە دەست ئەوانەوە بۆی کە ئەمان سەرپەرشتی بکەن و سێ خاڵی سێم ئەوەیە کە من پێم وایە لەم حاڵەتەشە خەڵکی ناتوانێت سوود لەم سندوقە وەربگرێ بەڵام ئەگەر ئێمە کاتی بەرنامەکەم بە شێوەیەکی ڕاست سەبارەت بە پرسیاری بەڕێستان سەبارەت بە پرسیاری بەڕێست دەبینین کە دەوترێ یعنی بەرەو دۆخەکە برا خراپترە ڕوا هەندێ بە هەندێ ئیتیجاهەیە دەوی بکاتەوە دوو ئیدارەیی خەڵکیی هەژاریە و هیچی گەڕانەوە بۆ بەغدا و هەیە گەڕانەوە بۆ بەغدا یعنی دۆخەکە بەرەو شتێک دەڕوا کە ڕەنگە لە دەست دەرچێ دەبێت چارەسەری یعنی مەوزوعی چییە بۆ چارەسەری مەوزوعی ئەوەیە ئەو 5 حزبەی کە ئەم حکوومەتیان تشکیل کرد بگەڕێنەوە بۆ باوەشی حکوومەت بەرپرسیارەتی وەکو خۆیان هەڵگرن ڕانەکەن لە بەرپرسیارەتی بەیەکگرتو و بە کۆمەڵیان دروست کرد ئەتوانن چاکیکەنەوە بەڵێ لە کونفەکوونێکی سیاسی ئەتوانن ئەم دۆخە چارەسەرکەن لە بنچینەدا ئەم دۆخە لە ناکۆکی نێوان لە ناکۆکی و پێکدادانی بەرژەوەندی سیاسی ئەم 5 هێزەیە دروست بە تایبەتی پارتی و بزودنەوەی گۆڕان پێویستە ڕانەکە لە پرسیارەتی هەچ کاتێک بزانی سیمای شکست هێنانی حکوومەت و دەرکەوت بزودنەوەی گۆڕان پەنا بۆ شەقام بە هەر کاتێک بزانانی حکوومەت بەسەرکە بڵێ من بەشێکم لەم حکوومەت دەتوانن چای بکەن بۆ چای ناکەن لەبەر ئەوەی وەکو باسم کرد ئەگەر پێشتر بزودنەوەی گۆڕان و ئەم حیزبە سیاسیانە شەڕی پاکێجیان لەگەڵەیە کرد ئێستا شەڕی پرۆژە لەگەڵەیەکەن مەترسیترین پرۆژەش ئەوەیە کە هەر بە مردویی لەدایک بوو پرۆژەی گەڕانەوەی بۆ حکوومەتی عێراق سەبارەت بە هاوڵاتی کارە من چەند تێبینیەکم هەیە لەسەرەوە من پێم وایە لە ئێستاە نوخبەی ڕۆشنبیر هەیە تاکی کارە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی نەخێر هاوڵاتی کارامانیە بۆ لەبەر ئەوەی کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان دابش بووە بەسەر ئەجندا و بەرنامەی سیاسی ئەو حزبولانە سیاسیانە کە بەپێی ئەدەبیاتی خۆیانەوە ئەیان جوڵێنن و تەغزیەی و ئەسترجاعی سیاسیان ئەەکەن بۆ نمونە هاوڵاتی نەیتوانیوە قەتیعەیەک دروست بکە کەواتە لەگەڵ ئەم پارتە سیاسیانەی کە هەرچەندە لێی ناڕازیە مامۆستا عەزیز دووە بەشداری بۆ جەنابتە ڕوونکردنەوەی زیاتر ئەگە بتوێت لەسەر پرۆژەکە یان شتێک لەبارەی ئەوەی کە دەبێت چی بکرێت لەم هەڵومەرجەی کە هاوڵاتی لە پەراوێزی حکومڕانیەکی بە قسەی ئێوە شکست خواردوودایە بەڵێ بەلەوە من حەزەکەمەوە بڵێم کە بەداخەوە لە ئەخیرا مامەسا ڕێبوار هەروەکو فراکسیۆنی پارتی قسەی کرد کە گۆڕان وا بکە ئەمە بکە
و هیچ شتێکی تازە لە قسەکانە نەبوو کە من چاوەڕێمە کرد پرۆژەیەکی هەبێ بۆی دەربازبوون و هەرمان من وتم لە هەولێر دۆکش هەمان پێشنیان رازیبوون بوو بۆی کە هەیە بەڵام بە بەشکردنی یەکێتی گۆڕان و وان حیزبەکانی ئێرە و حیزبەکانی ئەوێ ئەوەی لە ڕاستیان من ئومێ دەکەم کە ئەنجام بدرێ بۆ ئەوەی ئەم پرۆژەیە سەر بگرێ بەڵێ بەڵێ ئەگەر یارمەتیم بی بەڵام ئەوەیە کە خەڵک خۆپشاندانەکانی لەمە دوا بۆ ئەم مەسلەیە بێ بۆ ئەوە بێ کە نوێنەرانی خەڵک بتوانن بەشداری بکەن لە سەرپەرشتیکردنی ئیدارەی سلێمانیە چونکە ئەو ئیدارەی خۆیان باس لەوە کە ئەنجومەنی پارێزگا هەڵبژێراوە بەڕێزم ئەوان پەرلەمانتاروینەکان دێن وەکو ئێمە مزاهراکەن پرۆژە نییە ئەوەی کە گۆڕان خۆ هێزی هەیە بەڵام بۆ پرۆژە ئەهێنێ کەواتە نەقسی پرۆژە هەیە تۆ باس لە زانستەکەی ئەمە ئەگەر نتوانی ئەمە تەشخیص بکەیت کە گرەی ئەسلی چییە لە لێکدان لە کوردستانە لە بەڕێوەبردننی کوردستانە نازانم تۆ چ بوارێکت خوێندووە ئەگی نەقسی پرۆژە هەیە وەڵام سیاستم خوێندووە بەڵام تۆ فیزیات خوێندووە فیزیایش پەیوەندیەکی بە زانستە سیاسەکانیەوە نییە کاتە نەقسی پرۆژە هەیە لەبەرەوەی کە تۆ پێشنیاری باسی زانست دەور نبینێ پرۆژە دەورە بینێ کام پرۆژەی گەڕانەوە بۆ بەغدا کام پرۆژەیەکی خەیاڵی ئەوەی کە بازەکەی ئەڵێ وڵا خەڵک ئەبێ خەڵەکە بێ سەرپەرشتی بکە خەڵک لەکوێیە کەی دەرفەتی بۆدراوە کەی دەرفەتی پێدراوە کاکە کەیک دەرفەتی پێدراوە کە بەشداری بکە لەسەر دروستکردنی قەرار تاوەکو ڕاستەوە خۆ بەشداری بکە لەسەر سندوقێک کە بە ناوی داهاتوە لە کۆتاییدا تۆ هەر بۆ چوونەکەماوەی زۆر کوتەمە من ئەقسانم کردووە بڵێ قسەکەم پێمە بڕە حکوومەت بەڕێز ئاگال لە نیولیبرالیزم نییە ئاگال لەوە نیە نیولیبرالیزم چی کردووە ئەمە ئەسلوبتانە نوێرەی منە قسە بکەم بڵێ عزیز تکا لەماوەی قسە بکەم بڵێ بێدەنگ بە قسەکەم بکەم من دەرفەتم نوێرەی منە بەڕێز نوێرەی منە بەڵام بنابێ ئاگال لە نیولیبرالیزمە حکوومەت کشاوەتەوە بەڕێزم بۆیە هەموو شتێ فەراغە تکات لەکەم بێدەنگ بە قسەکەم تاوا مامۆستا ڕێبار بە ڕێگا بەڕێزم بڵێ باشە دەکوا لێگەڕێ برای بەڕێزم هەر چاڕەشەم نەکردو بەڕێزم لێگەڕێ با قسەکەم بکەم بەڵێ مامۆستا عەزیز مەوزوعی قسە ئەەکەم بەڕێزم حکوومەت کشاوەتەوە لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە دابینکردنی معاش بۆ خەڵک ئەمە فەراغێکی دروست کردووە ئەم فەراغە خەڵک پێی ڕازی حکوومەت لەکێ خەڵک ئەوێ جوابی وەرگێ حکوومەت لەکێ تا ئێستا جوابیان پێی وەڵامی ئەم پرسیارە دۆڕانەکە لەم پرسیارە حکوومەت لەکێ پێکاتوە ئەم ئیدارەیە لە بزودنەوەی وەڵامی بدۆ کاتم تەواو بوو بڵێ حکوومەت لەکێ پێکاتوە لەم پێنج حیزبە پێکاتوە ئیدارەی سلێمانی حکوومەتی خۆجێ سلێمانی لە دەسەڵاتی یەکێتی بزودنەوەی گۆڕانیە خەڵک بەڕێزم و ئەم خەڵکە ئەم حکوومەتی تەشکیل نەکرد حکوومەت خەڵک بوسی هەشت کورسی بۆ پارتی دابین کرد و هەشت کورسی بۆ یەکێتی دابین کرد و 24 کورسی بۆ بزودنەوەی گۆڕان دابین کرد باوی نەماوە کەی دەرفەدراوە کە کاتی بەرنامەکەم کۆتایی جەماوەری بێ گفتوگۆمان لەبارەی بەڕێوەبردننی جەماوەری ئەتوانێت جواب بەم پرۆژەی لایەنە سیاسیەکان کرد لەمڕۆدا لەگەر هەر یەک لە بەڕێزان مامۆستایان عزیز عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە بەڕێزیانە سلێمانیە وەروەها مامۆستا ڕێبار بابکەی مامۆستای زانکۆ لە هەولێرەوە لەگەڵمان من گەلێک سوپاس بە بەشداریتان لە بەرنامەی ئەڤرۆ تاڵقەی شتر لە بەیانی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بە هاوڕانم لە ستودیەکانی هەولێر و سلێمانی